23 ساڵ لەمەوبەر بوو کاتێک باوکم بردمی بۆ جێگەیەک ئۆتۆمبیلی نوێی تۆیۆتایان لێ دەفرۆشت. باوکم ئەگەڕێتەوە ئەو کات یەکەم جار بوو لە کوردستان شوێنێکی ئاوا ببینێت. لە بیرمە کاتێ یەکەم ئۆتۆمبیلمان کڕی. ئەو کات باوی ئەوە بوو کە لەگەڵ ئۆتۆمبیلە نوێیەکەتدا وێنە بگری. لە دوای ئەوەی کوردستانم بەجێهێشت بۆ خوێندن هەمیشە ئاواتم بوو ڕۆژێک لە ڕۆژان بگەڕێمەوە هەمان هەست و یادەوەری دووبارەکەمەوە. ئێستاش ئێمە لێرەین لە جیهان مۆتۆرس. هەمان هەست و یادەوەری و هەمان بۆنی منداڵیم دەکەم لێرە. لەگەڵ جیهان مۆتۆرس کاتە خۆشەکان دەمێننەوە، یادگارەکان لە جێی خۆیان. 23 ساڵ پێشکەشکردنی خزمەتگوزاری لەلایەن جیهان مۆتۆرس بۆ کڕیارە خۆشەویستەکان.